پرسیارێک بکەین دەربارەی ئەم تۆپانە ڕۆڵیان چی بووە ئەرکیان چی بوو بۆچی بەکار هاتووە بەڵێ تەواو ئەو تۆپانە لە دوو بوار سوودی لێ وەرگیراوە لە سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد زیاتر لە بواری سەربازی کەڵکی لێ وەرگیراوە ئەو ژمارە زۆرەی تۆپە کە هەندێک لە مێژوو نووسان بە 220 لە تۆپ و هەندێکیان لە سەروی 300 باسیەکەن زیاتر لە بواری سەربازی لە کاتی جەنگەکانیان لەو کاتێککە هێڕشی دیکە چ میرنشینەکانی دیکەی کوردی چه دەوڵەتی عوسمانیان سەفەوی پەلاماری و شوێنەیاندا لە بواری بەرگریکردن یان میر محەممەد کاتێک دەستی بە فراوان خوازی کرد ئیدی لە کاتی هێرشەکانی سوودی لێوەرگیراوە لەو تۆپانە و لە بواری ئاشتیشدا لە زۆر لایەن کەڵکی لێوەرگیراوە بە تایبەتی دوای ڕوخانی میرنشینی سۆران لە ڕەمەزانان لە کاتی فتار بەربانگ کەڵکی لێوەرگیراوە جژنان کاتی ڕەمەزان کۆتایی هاتووە لە جژنی ڕەمەزان کۆتا ڕۆژی ڕەمەزان بۆ ئاگادار بوون لە جێژنی ڕەمەزان یان لە جژنی قوربان لەوانە هەمووی لە بواری ئاشتیدا کەڵک لەو تۆپە وەرگیراوە لەم قۆناغە مێژوویەدا کە پرسیاری دەربارە دەکەین و وەڵامی وەردەگرینەوە جگە لەم تۆپانە هیچ شوێنەوارێکی تری مێژووی هەیە پەیوەندی بە هەمان سەردەمەوە هەبیت بەڵێ تاوان شوێنەواری مێژووی زۆرن لە ڕەواندز بەڵام بەداخەوە بە هۆکاری شەڕە یەک جەنگە یەک لە دوای یەکەکان هاتنی ڕووسەکان بۆ ڕواندزکە و شاریان سووتان دوایان لە سەردەمی حکوومەتی یەک لە دوایەکەکانی عراق چەندین جار پەلاماری ئەو شارە دراوە سووتێن دراوە بۆمباران کراوە ئەوانە هەمویان کاریگەریان لە بەداخەوە لە شەڕی ناوخۆ ئەوانە هەمویان کاریگەریان هەبووە لەسەر تێکچوونی زۆرێک لە شوێنەوارە مێژوویەکان ئەوەی کە دیاربی و بەرچاوبی ئەو تۆپە زۆر دیارەکە کەمتر کاریگەری هەبووە ئەو جەنگانێکە لەسەر لەو شارە ڕوویان داوە شوێنەواری دیکەمان هەیە هیچ قەڵامان هەیە بەڵام بەداخەوە ئەویش زۆر وێران بۆ زۆر خراپ بۆ تاکو تەرە دیوارەکانی ماوە و ماڵی پاشامان هەیە لەو قەڵاتی لۆکان بەڵام ئەو هیچ ئاسەوارێکی دار و دیوارەکەشی نەماوە دوو قەڵامان هەیە کە نۆژەن کراوەتەوە دوو قۆنگرەی شەمامێ و قۆنگری بەژنی ئاشەخەلانێ پێگوترێ ئەوان نۆژەن کراوەتەوە مۆنۆمنتەکەی دروست کراوە و لە شوێنی دیکەش شوێنەواری دیکە هەیە بەڵام ئەوانیش بەداخەوە دووچاری لە ناوچوون بوونەتەوە لۆن منام قەڵاتی مستەفا بەگمان هەیە لە ئاکۆیان و لە شوێنی دیکە لە شارەکانی دیکەش میرنشینی سۆران سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد قەڵا و قوڵە و ئەو شتانەی دروست کردووە